زیاتر لە 9 ڕۆژە خۆپشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە سنووری ئیدارەی یەکێتی و بەشێک لە شارەکان درێژەی هەیە و ئەوان دەڵێن کۆتایی بە ناڕەزایەتیەکانیان ناهێنن تا سەرجەم داواکاریەکانیان وەکو خۆی بۆ جێبەجێ نەکرێت. ئێستا وەکو سەرەتا داواکاری ئەوان تەنها موچە نییە، کۆمەڵێک داواکاری دیکەشیان هەیە. کوێرایانە نایبینن، کوێرایانە ئەوە هەمووی چاولیان لەبەر ئەم خۆڵ و بارانە چاولیەوەیە. موچەی مانگی سێ درا بەڵام نادیارە موچەکانیکە بەڵێ ئێمە بەردەوامینە لە هەڵوێستی خۆمان و هیلاکیش نابین، ماندوو نابین، بۆ یعنی ئێمە داوای مافێکی ڕەوای خۆمانەکەین. ڕاستی ئێمە زۆر پێمان ناخۆشەوە، بەس چی بکەین؟ هاتین بۆی بەردەوام بین تا دڵنیا بین لەوەی کە ئەم گاڵتەجارەی مانگی سێ دووبارە نەبێتەوە کە موچەی ئێمە بدرێ و موچەی ئێمە نەدرێ موچەی کۆمەڵێک وەزارەتی بدرێ گاڵتەجاری بکەن بە ئێمە. یعنی ئێمەمانەوێت شکۆ بگەڕێتەوە بۆ زانکۆ کۆمەڵێکیشەی زۆرمان هەیە. یەکێک لەوانە ئێمە خۆمان باجی یعنی پاراین بە باجی خۆمان باجیمان دابین کردووە. زانکۆیەکی وا گەورە، یعنی نەتوانیت تۆ دوو باجی بۆ دابینکەی، ئەو هەموو خۆڵ و پیسەی لێ، یعنی کوێشە زۆرە، بڕۆ لە خێرکارەکان بپرسە. لە چەمچەماڵیش خۆپشاندانی فەرمانبەران و مامۆستایان بەردەوامی هەیە، وەکو کاردانەوەیەکیش مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی چەرمۆ پرسیان بۆ موچە گێڕا. ئێمە داواکارەکانمان تەنها خۆی لە موچە نبینێتەوە، داواکارەکانمان بریتین لە دووبارە دەستپێکردنەوەی بەرزە موچە دەرماڵی خوێندکاران، ئەو دەرماڵە فەوتاوانیان کە فەوتاوی لە کاتی خۆشا دەرماڵیان پێ بدرێت و ئێمە ئێستا هیچ زمانێک نییە بۆ موچەی. ئێستا ڕاستە ڕەنگە خەڵکێک یان بەشێک لە مامۆستایانی ڕایان وابێ ئێمەوە تا موچەمان وەرگرتووانە بۆچی وازناین خۆمەوعیدی موچە ئێمە 25 مانگە ئێمە نا زمان نییە چکە دوێنێ شەیدان بۆ پارە نەبووە، ئەزانین 25 مانگش دیسانەوە پارە نابێ بۆ ئێمە بۆچی مانگی پێش و دوای تقریبا 55 ڕۆژ 59 ڕۆژ ئەو جا موچەمان وەرگرتووە. ئێمە دڵنیان لەوەی کە دووبارە ئەمانەوێ وامان لێنێ کەوامان لێ هات من بۆچی بچم سەر و جادە ئەمەوێ نەچم سەر جادا بگرم. ئێمەی فەرمانبەران لە زاخۆ بیگرە هەتاوە کۆچێتە قەڵاتزەی هەڵەبجە پلە بەرزکردنەوەمان هەمووی وەستاوە. مافەکانی ئێمە وەکو چ مامۆستا چ فەرمانبەران مافی تاومان نییە لە هەرێمە. داواکارین لە وزارەتی خوێندی باڵا بەخۆی دا بچێتەوە بە هەموو کارەکانی کە کاری حیزبایەتی لەسەر خوێندی باڵا لا بدات. ئێمە پێویستمان بە حیزب نییە، ئەمە پێویستمان بە ڕۆشنبیری ئەو خەڵکەیە. زیاتر لە 6 مانگە موچەخۆرانی سنووری ئیدارەی یەکێتی و وەزارەتەکانی ئەم سنوورە لە کاتی دیاریکراودا موچەیان پێ نادرێت و بانکەکان خاڵین. ئەوە شوای کردووە چیلی کە ئەم دۆخە قبوڵ نەکرێت و پرۆسەی خوێندنی زانکۆکانیش لە سلێمانی وەستاوە. خۆپشاندان و ناڕەزایەتیەکانیش هەر بەردەوامی هەیە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.